پاش چەندین ساڵ لە فەرامۆشکردنیان بە نیوەتەواوکراوی ئەو یەکە نیشتەجێبوونانەی کە دەبوو لە کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێم بەسەر کەم دەرامەتان دابەش بکرایە. لە ئێستادا و دوای هەوڵی کۆمەڵی کرێنشینیان و پەرلەمانتاران و چالاکان حکوومەتی ماوە سەرچووی هەرێم بڕیاری داوە تاواویان بکات و فۆرمێکی بۆ دابەشکردنیان کارا کرد. لە چوارچەوەی ئەم پرۆسەیە خزمەت بە هاوڵاتیانی کەم دەرامەتی کوردستان وەزیری ئاوادانکردنەوە دەڵێت ژمارەیان 9004 و تا یەکی 12/2023 هاوڵاتیان دەتوانن فۆڕم بۆ بەدەستێنانیان پڕ بکەنەوە. یەکەکان دەکەونە زۆرینەی شار و شارۆچکەکانی هەرێم و بەبێ پێشەکی و بە قستی 25 ساڵ دەدرێن بە هاوڵاتیان. ئێمە گرنگە لێرا بۆ ئەوەی ڕوونکەینەوە کاراکردنی ئەم پێگەی ئیمڕۆ بۆ ئەوەیە هاوڵاتیان بتوانن داواکاریەکانی خۆیان پێشکەشکەن. طبعاً ئەم داواکاریانە لەمڕۆ کە کارا کراوە تاوەکو ڕۆژی یەکی 12 ئەم ساڵ بەردەوامە بێت. طبعاً ئەمە بۆ زانیاری بەڕێستان ئەم یەکانە بەشیشان تەواو بوون بەڵام بەشیشان تەواو نەبوون. کۆی گشتی یەکەکان کە لە چوارچەوەی یاسای نیشتەجێبوونە دروست کراوە نزیکی 9004 نیشتەجێبوونە بە ماوەیەکی درێژخایەن وەکو ئەو خانۆ بە مەموڵکی هاوڵاتیەکە بە ماوەیەکی درێژخایەن بۆ زیاتر لە 25 ساڵ بە قستی مانگانە پارەکەی گەڕێنێتەوە. سەرۆکی کۆمەڵی کرێنشینیان ئاماژەبەوە دەکات حکوومەت کەمتەرخەم بووە بەوەی هەوڵی نەداوە ڕێژەی کرێنشین کەم کاتەوە بەوەی پرۆژەکانی نیشتەجێبوون بازرگانانی حزب یاخود بەرپرسانیان لە پشتەوەیە بۆیە گران و کرێنشینان وەکو پێویست لێی سوودمەند نەبوون. دەشڵێت لە بەشێکی زۆری ئەو پرۆژانێک کە پێشووتر دروست کراون ئەو هاوڵاتیانەی لێ بێبەش بوونە کە دەبوو سوودمەندی ڕاستەقینە بن. ئەم پرۆژانی کە لە هەرێمی کوردستانە کراون بەشێکی هەرە زۆری بۆ ئەو کەسانە نەبوون کە ئێمە ئەمانەیەشیان بۆ بکەین سەرمایه‌دارێکی لە پشتە یان بەرپرسێکی لە پشتە یەکەین شەجێبوون دروستەکە لە مشارەکان هەرێمی کوردستانە بە پارێکی زۆر و زەبەلاح ئەفرۆشێتەوە بە خەڵک. ئەم یەکانەشی کە ئەفرۆشێتەوە دڵنیا بە کە خەڵکی کەم دەرامەت سوودی لێ نابێنێ حکوومەت خۆشی سەبەبکارە و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەزەبەت سەبەبکارە چونکە ئەو دەتوانێت ئەم پرۆژانە بخاتەوە کار ئەتوانێت بودجێ پێویستکە تۆ لەلایەکەوە هاتووی پرۆژەیەکت هەیە کە ئەپێویست بێکن شەجێبوونە بەڵام لەلایەک هاتووی ئەعلانی 20,000 شەجێبوونێک یەکە پار بیرتان بێ حکوومەت لە مانگی 5 بڕیاریە 20,000 شەجێبوون بۆ خەڵکانی کەم دەرامەتان دروستکە لە ماوەی مانگێکە 190,990 کەس فۆرمیان پڕ کردەوە ئاتا 5 هێندە ئێوەن کە حکوومەت داوای کە بە شەرتێک بەشێکی زۆریش ئەم خەڵکە داوای فۆرمەکان پڕ نەکردەوە یان فریانەکەوت یان مۆبایلی زیرێکیان پێ نەبووە. لە چەند ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان زۆرترین پرۆژە و یەکەی نیشتەجێبوون دروست کراون و بەردەوامیشن. پرۆژەکان بەدەست کۆمپانیەکانی حزبەوەن و نرخیان هێندە بەرزە و پێشەکی و قستی مانگانیان ئەوەندە زۆرە کە کرێنشینان ناتوانن لێی سوودمەند بن. ئەو پرۆژانە تەنیا لە پێناو دەوڵەمەندکردنی کۆمپانیا و سەرمایه‌دارەکانی حزب دروست دەکرێن و حکوومەت چاوی لەو ڕاستیە پۆشیوە کە خەڵکی کەم دەرامەت لێ بێبەشن. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.